بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز لە گفتوگویەکی تایبەتدا باز لە تێپەڕبوونی 17 ساڵ بەسەر کەوتنی ڕژێمی بەعەز لە عێراق وە قسە لەسەرەوەش دەکەین کە نوێنەرانی کورد لە 17 ساڵی ڕابردوو چیان کردووە بۆ جێبەجێکردنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان یاخۆ زۆربەی کات شەڕیان لەسەر پارە و پۆست کردووە. بە میواندارێک لە بەڕێزان مامۆستادارە محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ستۆدیۆی سەرکی هەروە لە هەولێرەوە دکتۆر عایدە ڕەفعەت سەرۆکی بۆردی توێژینەوەی دەستگای ستاندارد. مامۆستا بەخێر بێ. سوپاس سوپاس گەسەرتە لەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی کەوتنی سەدام دوای 35 ساڵ بڵین کەوتنی بەعەز دوای 35 ساڵ لە حکومڕانی چ پەندێکی تێدا هەیە بۆ دەسەڵاتدارانی هەم هەرێم و هەم دەسەڵاتدارانی عێراقیش. بەناوی خۆی بەخشەندە میهرەبان سڵاو ڕێز بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێم و بۆ بەڕێستان لە ڕاستیدا ئەگەر مێژووی هەموو دەسەڵاتدارانی دنیا بخوێنینەوە تایبەتتر بێنە سەر مێژووی دەسەڵاتدارانی عێراق و بە تایبەتتر ماوەی حکمی باسیەکان لە عێراقا دەبینین عێراق لە سەردەمی ئەوانە سەرڕای زوڵم و ستەم و خوێنڕێژی و کۆمەڵێک جەنگی یەک لە دوای یەک جەنگی ناوخۆ لەگەڵ کووردا و جەنگ لەگەڵ ئێران و جەنگ لەگەڵ داگیرکردنی کوێیت و جەنگ لەگەڵ ئەمریکا و هەموو ئەم شەڕ و ئاژاوانە کە عێراق سەدان هەزار کەسی کردە قوربانی و ئەو ڕژێمە لە پێناویمانەوەی خۆی خوێنی سەدان هەزار کەسی لەم عێراقە ڕشت دەرەنجام و هەموو توانە و هێز و دەسەڵاتێکیان هەبوو توانایەکی وە تەواوی عێراقیان کۆنتڕۆڵ کردبوو ئەگەر کەسێک لە گوندێک دانیشتایە لە ناوچە سنووریەکان لە کوردستان تا دەگەیشتە گوندێک لە بەسرا لە فاو نەی دەتوانانی دژی ئەو ڕژێمە چالاکی و جم و جۆڵێک بکە ئیلا پیاوەکانی ڕژێم پیان دەزانی یعنی ئەو ڕژێمە دەسەڵاتدارە بینیمان سەرنجامەکەی دەرەنجامی زوڵم و ستەم چی لێ بەسەر هات و ئەوە سەرنجامی هەموو ستەمکارێکە ستەمکارێک حقیقەتێک تێدا بۆ مامە حقیقەتێکی قورئانیە حقیقەتێکی مێژوویە حقیقەتێکی واقعیە کە هەموو دەسەڵاتدارێک وای لێ دێ ئەو دەسەڵاتدارە ستەمکارە کە وای لێ هات ئەوە خۆی پەروەردگار پێمان دەڵێ دەفەرمێ ئەوانە لە پێشەوە لە ناوچوون و ئێوە هاتوونە کۆشک و تەلاری ئەو کەسانە دانیشتون وسەکەنتم فی مەساکن الذین ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال. ئێوە هاتن لە کۆشک و تەلاری ستەمکارەکانی پێش خۆتان نیشتەجێبوون ئێستا هەموو بەرپرسانی ئێستا عێراق لە کۆشکەکانی سەدام حوسێنن یعنی من خۆم چوومە کۆشکی سەلام دوای ڕوخانی ڕژێم و تیا دانیشتوم بۆ گفتوگۆ و دانووسان وانە چوین کۆشکی سەرۆک وەزیران کۆشکی زۆربەی بەرپرسەکان هەموو ئەو کۆشکانە بوون بۆیان شەڕەکردین ئەمە کۆشکی سەدام بوو ئەمان کۆشکی کۆنتری بوو ئەمان تازەتری بوو خی گەورە فەرمیەوە لە کۆشکی ئەوانە دانیشن و بە چای خۆشتان بینیتان چیمان بەسەرهێنان ئێوە ضربنا لكم الأمثال ئێوەش دەرسی لێ وەرگرن باش بەس پندێکە بەڵام ئایا بۆ کورد مامۆستا کە زوڵمی زۆری لێ ئەمە کرد بەعەز بۆ دەسەڵاتدارن کەوتنی ئەم ڕژێمە دوای 35 ساڵ حکومڕانی بە دیارکاری چی تێدایە چ پندێک بەزانی بڵێم ئەخرە و بەشێک لەو دەسەڵاتدارانەی عێراق ئەمڕۆ کە لەو کۆشکانە دانیشتون بەرپرسەکانی کورد بوون هەمویان چوونەوە کۆشکانەوە هەرێکیان ئێستا لە ناوچەی خەزرا بەرپرسە گەورەکانی کورد کۆشکی خۆیان هەیە تا ئێستا شوێنی مانەوەیان هەیە لەوێن ئەو دەسەڵاتە ستەمکارە بە هەموو دەسەڵاتی خۆی تیاچوو بەڵام ئەم دیکتاتۆرە هەرچەندە زۆر دیکتاتۆرێکی گەورە بوو بەڵام خزمەتی گەورەشی بە عێراق کردووە عێراق لە زۆر بواری ئابووری ئاودانکردنەوە پەروەردە لە هەموو ئەم بوارانە زۆر بەرەو پێشڕۆشت بوو یەکێک بوو لە وڵاتە پێشکەوتەکانی ناوچەکە و توانی بوو خزمەتیش بکات لەبەرەوەی دیکتاتۆرەکە یەکێک بوو لەبەرەوەی گەندەڵەکە یەکێک بوو لەبەرەوەی حاکمەکە یەکێک بوو بکوژ و بەبڕ بە تەنها خۆی بوو نزیکترین کەسی خۆشی نەیەتوانی دژایەتی بکە لە پێناوی مانەوەی کورسەکەی خۆی عەدنان خەیرڵڵا کە کوڕی خاڵی بوو کە ژنبرای بوو کە یەکێک لە سەرکردەکانی ئەو حیزبە بوو سەرکردە سەربازیەکانی بوو یەکێک بوو لەوانەی سەدام حوسێن لە ماڵی خەیرڵڵا تڵفاحی خاڵێ گەورە بوو بەڵام ئامادە بوو عەدنانیش بکوژێ لە پێناوی مانەوەی خۆی سەدام لە ساڵی 79 کاتە سەر حوکم لە گەورەترین سەرکردەکانی حیزبی بەعەز ئەوەی پێی وابوو ڕێگریە بن لە داهاتوو هەمویانی لە شەو ڕۆژێکا کوشت بەڵام لە پێناوی مانەوەی خۆیە هەموو شتێکی کرد بەڵام ئەم دیکتاتۆرە یەک کەس بوو ئەم گەندەڵە یەک کەس بوو خزمەتی گەورەشی بە وڵاتەکە کردووە جگە لە چەوسانەوە و ستەم و ئەوەی کە کردوێت بەڵام ئێستا هەمان چەوسانەوە ستەم هەیە دیکتاتۆرەکان زۆرن گەندەڵەکان زۆرن لە ژمارنایەن سەدامەکان زۆرن فیرعونەکان زۆرن ئەمە کێشەی عێراقە بە کوردستانی عێراقیشەوە گرتوێتیەوە
ئێمە نەمانتوانیوە سوود لەوە وەرگرین. ڕاستە ڕژێمی بەعەس 17 ساڵە نەماوە عێراقی نوێ دروست بووە، بەڵام بۆ ئێمەی کورد دەتوانم بڵێم ئێمە لە دوای ڕاپەڕینی 1990ەوە بەعەس نەماوە. بۆ ئێمە خۆ نزیک دەکاتەوە لە 30 ساڵ 29 ساڵە ئێمە ڕژێمی بەعەس نەماوە. ئەگەر عێراق لە 17 ساڵە نەیتوانی بێ هیچ بکە، ئێمە لە 29 ساڵە نەمانتوانیوە هیچ بکەین. ئەگەر عێراقیەکان ڕۆژ بە ڕۆژ مەینەت و باری قورسیان بۆ خەڵقی عێراق هێناوە، سەرکردەکانی عێراقی نوێ کە لە هەزار شەڕیانە لەسەر کورسیەکانیان و بەری نادەن، کە لە هەزار خەڵقی عێراق پێویستی بە یارمەتیە. تۆ تەسەورەکەی ئێستا چۆن لە کوردستانە کە ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین و نەوت و سەرەوت و سامانمان هەیە و دەیان بەرپرسمان هەیە کە سەروەتەکانیان سەدان ملیۆن دۆلارە، جگە لەوانەی بە ملیاری شایانە، بەڵام کە تووشی ئەم نەخۆشیە بووین لە هەموو کوردستانە 500 جیهازی تەنەفوسی سەناعەتیانە، لە هەموو کوردستانە 4 خەستەخانەیتیانە بۆ ئیستیقبالی نەخۆشەکانی کۆڕۆنا بکە خەڵقی خێرخواست کردوێتی. بەڵام لە کوردستانە دەیان 1000 پارچەچەکی تایە بۆ ئێرانکاری، بەڵام 500 جیهازی ئۆکسجینی تیان نییە بۆی خەڵک هەناسەی پێبە. باشە ئەمە مانای وایە ئەمانە بیریان لە وێرانکاری کردوێتەوە، بۆ یەکتر کوشتن هەموو جۆرە چەکێکیان ئامادە کردووە، بەڵام بۆ ئاوەدانی هیچ ئامادە نەکراوە. یعنی ئەو ئامێرەی کە خەڵک هەناسەی پێبان نەخۆشێک 500 دانە نەبێت لە وڵاتێکی 100 دانش بەڵێ 100 دانش بە هەموو کوردستان. ئەمە کارەساتەکەی بۆ عێراقیش هەماشتە تەبەن، بەڵام ئێمە پێمان وا بوو بەرپرسانی کورد. باش بەسمەوەسە لە کوردستان بەرپرسەکانی ئێمە پەندیان وەرگرتووە لە کەوتنی سەدام و لە ناوچوونی دیکتاتۆرێک یاخود نەخێر نەک پەندیان وەرنەگرتووە. زانی سەدام حوسێن جگە لەوەی دیکتاتۆر بوو، ستەمی کرد و دەسەڵاتی هەبوو، هێزی هەبوو، توانای هەبوو، بەڵام لەگەڵەوە شاڕوخا نەما ڕیسوا بوو بە پەندی زەمانە، بوو بە پەندی مێژوو، بوو بەوەی کامان پەندی لێوەرگرن، بەس بەداخەوە وەریان نەگرت. ئێستا بەرپرسانی کورد هەمان هەڵەکانی سەدام دووبارەکەنەوە بە بێدەسەڵاتی. ئێستا بەرپرسانی کورد هەمان ئەو کەم و کوڕیانەی کە لە ڕژێمی پێشوو هەبوو هایانەوە بە بێدەسەڵاتی. ئەگەر ڕژێمی پێشوو سەرۆت و سامانی عێراقی نەبردبێتە دەرەوە بە ناوی بەرپرسەکانیەوە، ئەگەر سەدام حوسێن ممتەلەکاتێکی زۆر بە ناویەوە نەبوو بێ و لە بانقەکانە پارەی شخصی نەبوو بێ، بەڵام بەرپرسەکانی ئێرە سەروەت و سامانی خەڵقیشیان بردووەتە دەرەوە لە بانقەکان بە ناوی خۆیانەوەی. یەخۆ کاکە بزنسمان نەبوون، تۆ شۆڕەشی کردووە سەرکردە بووی وڵاتە بەڕێوە بردووە، ئێستا ئەم سەرەتەی کوێ لەبەرەوە پێم وایە نەک پەندیان لێوە نەگرتووە بەڵکو خراپتر بوون. سپاس دەکەم دەتەگەرم و لابرەزەگەر بچینە هەولێر لای دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست بکەم دەمەوێت سەرنجی بەڕێزشت بزانم لەسەر مەسەلەی کەوتنی ڕژێمی بەعەس و پێ وایە کە پارە و چەک نەتوانێت تۆکار بێ بۆ مانەوە، ئەی چی وا دەکە کە ڕژێمێک بمێنێتەوە لە کاتێکە بەعەس سەربازێکی زۆر و پارەیەکی زۆر و چەکێکی زۆریشی بەرزتەوە؟ بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاو لە بەڕێست و مامۆستادارە و گشت بینەرانی کەناڵی پەیام. خۆی بەڕاستی ئەگەر بە مێژوودا دابچینەوە ئێمە بۆ ماڕوون دەبتەوە ئەوەی لە عێراق گوزەرە ئەو داگیرکردنەی کەەوە ئەمریکا بۆ عێراق و لە ڕوخانی ڕژێمی بەعەس بوو لە چەند ڕوانگە و لە چەند پاساوێکدا بوو. بۆ نمونە ئەمریکیەکان پاساوێنەوە بکەوە ڕژێمی بەعەس ڕاستەوە خۆ پەیوەندی هەیە لەگەڵ ڕێکخراوی تیرۆریستی قاعیدا، لەگەڵ ئوسامە بن لادن پەیوەندیان هەیە و کاری تیرۆریستی ئەنجام دەن و یەک لە کارەکانیان کەەوە بە تەنسیق یەکتر کویان 11 سپتێمبەر بوو کە لە ئەمریکا ئەنجام درا. پاساوی دوێ بەهێزیانەوە بکەوە عێراق چەکی کۆکژی هەیە و ئیشی بۆ دەکات و دەبێتە خاوەن، ئەگەر ئێستاش نەیبێت چەک کۆکژی نەبێت، بەڵام لە ئامادە سازیدا لە کاتێکی نزیک و لە خۆناغی ئایندەدا دەتوانێت بێتە خاوەن ئەو چەکانە و چەکی کیمیاوی، چەکی بایۆلۆجی و چەکی ئەتۆمی. بۆیە ئەوە دوو پاساوی سەرشی ئەمریکا بوو هەوڵی داکەوە لە ڕێگەی ئەوە تەنانەت ئیعلام و ڕاگەاندنەکان و کەناڵەکان و هەروەها دیبلۆماسیەتی ئەمریکی توانی زۆر لە وڵاتان تۆنی بلێری تەنانەت تۆنی بلێر سەرۆکوەزیرانی بەریتانیا وەکو وەزیر خارجە وەکو وەزیرەشی جۆرج بۆش ئەو کاتی مامەڵەی لەگەڵ دەکرا و هاوپەیمانێتیشی پتەیان دروست کرد لەگەڵ 20 وڵاتتر بۆ ئەوی ڕژێمی سەدام حوسێن بڕوخێن. ئەوە لە ڕوانگەی ئەوان، بەڵام لە ڕوانگەی چاودێران، لە ڕوانگەی نارەکانی ئەو فاکتەیکەوە
ئەمریکا لە عێراقدا هێنایە بەرپا چەند هۆکارێک چەند پاسایە بوون یەک لەوانە پاساوی کۆمپانیەکانی ئەمریکاون بە تایبەتی ئەو کۆمپانیەکەوە گروپە کۆمپانیەکانی دیکچینی ڕاستەوخۆ بەڕێوەبەری بوو ڕاستەوخۆ سەرپەرش دەکرێت تا ساڵی 2000 ئەوە کۆمپانیەکانی هالیبرتۆن بوو کەەوە لە بواری نەوت ئیشیان دەکرد نزیکەی دەستکەوتەکەشیان بەدەستێنا کاتێک عێراقیان داگیر کرد نزیکەی 16 ملیارد دلار گرێبەستی بەبێ مزایەدە و بەبێ مناقەسە وەریانگرت و سوودیان لێوەرگرت هۆکارێشتر ئەوە بکەوە بەڕاستی عێراق بووە هێزێکی ئیقلیمی و ڕۆژهەڵاتی وای لاتکەوە بووە سەرچاوەیەکی ئەزیەت بۆ ئیسرائیل سەرچاوەیەکی زۆرێک لە جۆرەکان کەوا ئەمنیەتی قەومی ئیسرائیلی لەرزۆک بکە ئەو بکەوە ئەمریکا بەو پاساوە بە هەمان شێوە هەوڵی داکەوە لە ناوی بە دیارە هۆکار زۆرن تەنانەت سیناریۆیەکەوە لە ساڵی 1970 لە گۆڤارێکی فیوچەن باسی کردووە باسی بە تێر و تەسەلی باسی ئەو سیناریۆی کردوکەوە چۆن عێراق هەوڵ دەدا یەک لە دەوڵەتەکانی کوێت یان سعودیا داگیر بکات و چۆنیش ئەمریکا هەوڵ دەداکەوە عێراق دەربکات لە وڵاتانەوە چۆن هەوڵ دەکەوە ڕژەمەکەی بڕوخێنێ ئەوە لە ساڵی 1970 لەو گۆڤارە فیوچەن بڵاو کراتەوە بە زمانی ئینگلیزی بۆیە سیر دەکەن ئەو سیناریۆیانە ڕۆژ بە ڕۆژ بۆ خەڵکی ئاشکرا دەبی ئەوەی کەوا متابعەی ڕاستەوخۆی بکە بەڵێ بەس سەبارەت بە لەچوونی بەعس مەسەرەن دوای 17 ساڵ کە بەعس لە ناوچووە ئێستا وەکو کللتوری بەعس لە حکومڕانی لە قۆڕخکردنی کورسی لە دەست بەسەراکردنی داهاتەکان چی لە عێراق و چی لە هەرێم ئێستا هەمان شدماوە؟ خۆی بەداخەوە چەند ڕەهەندێکی هەیە دوای کەوتنی حیزبی بەعس و ڕژێمی سەدام حوسێن لە عێراق ڕەهەندێکی ئەوەیەکەوە بەرکەوتەکانی چی بوو بەرکەوتەکانی ئەوە بکەوە هەر بە ئاشکرا کۆندیزە ڕایس باسی کردوکەوە لە پەیمانگای بروکینز باسی کرد لە ساڵی 2017 بە ئاشکرا باسی کردوتی ئێمە نەمانتوانی عێراق وەکو پێویست دیموکراتت بڵاوکەینەوە بەڵکو ئامانجی سەرەکی عێراق ئەمریکا لە عێراق بریتی بوو لە ڕوخانی ڕژێمی بەعس نەک بەرپاکردنی دیموکراسیەت کەواتە هەلەوە بۆمان ڕوون دەبێتەوەکەوە ئەمریکا ئامانجی هەرە سەرەکی بڵاوکردنەوەی دیموکراسیەت و خۆشگوزەرانی و ئازادی نەبوو بۆ خەڵکی بۆیە کاتێک سیر دەکەین لە پێش ڕوخانی سەدام حوسێن و ڕژێمی بەعس لە دوای ڕوخانی سەدام حوسێنیش جیاوازێکی ئەوتۆ نابین لە چ لە بوارەکانی ئازادیەکان چ لە بواری مافەکان چ لە بواری دەستاودەستکردنی دەسەڵات وایە دەستاودەستکردنی دەسەڵاتیش بووە لە ڕووی ڕووکەشی چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان بەڵام ئەوانە دەتوانین بڵێن بەهۆی هێزی سەربازی هێزی ئەمنی هەروەها پارە و پۆلی وڵات و بەگەندەڵیکەوە بەدەستی حزبەکان کەوتووە توانین خۆیان بسەپێن و خۆیان بهێڵنەوە لە چەندین هەڵبژاردننی یەک لە دوایەشش هەمان ئەو دەموسا و حزب و تەیار و گروپانە دەرسنەوە کەەوە ویستێتیان بە دیموکراسیەت بە ناوی دیموکراسیەت ئەوە بەرپا بکەن ئەوەیە کەەوە عێراق و تەنانەت هەرێمی کوردستانیش ئالێتەکانی دیموکراسیەتیان بۆ خۆیان بەکارهێناوە بۆ ئەوەی کەەوە زیاتر گەندەڵی تێدا ئەنجام دەن حزبە دەسەڵاتدارەکان یەک دوو زیاتر بتوانن بمێننەوە لەسەر کورسی دەسەڵات ئەوەیە جیاوازەکەی کەوا دەڵێن لە سەردەمی حزبی بەعس ئەوە بووکەوە حزبی بەعس بە شێوازێکی دیکتاتۆری ڕاستەوخۆ ویستێتی بمێنێتەوە بەڵام حزبەکانی تر لە عێراق و لە هەرێمی کوردستان ئالێتەکانی دیموکراسیەتیان بەکارهێنەوە بۆمانەوە لە دەسەڵات باشە بەس بە کورتی دواتر هەردەگرم و لاشت دەکرێت پێم بڵێ ئێستا چ کللتورێکی بەعس لە حکومڕانی هەرێمدا هەیە؟ بێگومان کەلتورەکان دەتوانین بڵێن هەمان کەلتورە مانەوەی لەسەر کورسی سوودوەرگردن لە دەسەڵاتەکان بۆ پارەپول کۆکردنەوە تەنانەت ئەو دەتوانین بڵێن لە ئەوەی کەوا لە ڕژێمی بەعسیش نەبووە لە ڕووی گەندەڵیەوە لە هەرێمی کوردستان و لە عێراق بە سەدەها ملیارد دلار بە فیڕۆدراوە و سوودی لێوەرگیراوە لەلایەن کەس و حزبەکانەوە بەڵام ئەوەی دەبینین بۆ نمونە ئێستا عێراق لە شەفافیەتی نێودەوڵەتی لە پار ساڵ 1976 وڵات 166 بووە لە ڕووی شەفافیەت واتە دواکەوتترین وڵات بووە لە گەندەڵی بۆیە سیر دەکەین سوودێکی وای نەبووە تەنانەت ئەگەر مقارنە و مقارنەیەک بکەین بەراوردێک بکەین لە نێوان حزبی بەعس و
ئەو حزبانێکەوە ئێستا لە عێراق حاکمون لە هەرێمی کوردستان وایە وەکو دیکتاتۆرێت هەمان دیکتاتۆر و دەسەڵاتەکانی هێشتێتەوە بەڵام حزبی بەعس گەندەڵەکانی کەمتر بووە بەڵکو خۆی بە خاوەنی هەموو عێراق زانیوە کەم وایە دەستی برد بۆ گیرفانی خەڵک و بۆ قوتی خەڵک. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرێم بۆ لای بەڕێست مامۆستا سەبارەت بەوەی کە زۆر قسە لەسەرەوە دەکرێت ڕەنگە پێشتر بەڕێزیش دامەش پێدا کە ئێمە یەک سەداممان هەبوو لە سەردەمی باس بەس ئێستا بڵێن سەدامی جۆرا و جۆر هەیە لە حکومڕانی ئەم سەدامیشمان هەیە لە حکومڕانی لە کوردستان. بەڵێ ئێستا لە تەواوی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دەیان سەدام حوسێن دروست بووە بە سەدام حوسێنی ترسنۆک نەگە سەدام حوسێنێکی ترسنۆک سەدام حوسێنێک کە بەرژەوەندی خۆی ئەوێ من پێم وایە سەدام حوسێن وەکوتم خزمەتی عێراقیەکانیشی کرد هەرچەند کوشتە عێراقی بەرەو وێرانکاری برد بەڵام دەتوانین زۆر بوار هەیە باس بکەین کە عێراق لە سەردەمی سەدام حوسێن هاتیا بەرەو پێشڕۆیشت بەڵام ئەمانە هەمویان کەلتوری ڕژێمی باسییان بۆ ماوەتەوە لایەنە خراپەکەی ئاودانی ناکەن وڵات بەرەو پێشنەکانی کە بەڕێزت باسی دەکەی من دەتوانم بۆ ناو خۆیان خود بۆ دەرەوە چکە ڕەنگە بەرامبەرگەلەکەی خۆیان مەسەرەن من بۆ باسکەم ئەگەر ڕژێمی باس بۆ نمونە خەڵکی کوردستانی چەسان بێتەوە لەبەرەوەی حزبی باسی عەرەبی اشتراکی بوو پێی وابوو بە شێوەیەکی سیستەماتیک کورد لە ناوبەرێ کورد نەمێنێ دەسەڵاتی نەمێنێ ئەوەی دژایەتی بکردایە واوەی داوای ئازادی کوردستانی بکردایە داوای مافی چارەی خۆنووسینی بۆ کورد کردایە ئەو ڕژێمە پێی قبوڵ نەبوو و خەڵقی سەرکوردە کرد ئەنفالیە کرد کیمیابارانی کردو هەموو ئەمانەی کردووە ئێستا ئەمە دەسەڵاتی کوردیمانەیە خۆ لەسەر کوربوون نامان کوژێ بە شێوازێک ترەمان کوژن ئێستا ئەمان کوژن لەبەرەوەی لەسەر حیزبەکانی ئەخوایان نین کاتی خۆی حزبی باس حزبی قائد بووە بۆ هەر ئەو هەبێ لێرە شەروایە ئەو حزبێک دەسەڵات کوشتنی معنەوی شێ ڕۆژ کوشتنی معنەوی کوشتنی حەقیقی شەیە ئەو حزبێک کە دەسەڵاتی هەیە ئەبێ خۆی حزبی قائدە خۆی بڕیارەدا خۆی سەرۆت و سامانی لایە پارە لایەوە پێی وایە قوتی خەڵقیش لایەوە و پارە دابەشەکە چەک دابەژەکە و شەڕ دروزەکە و شەڕ کۆتایی پێدێنێ هەر کەسێک نەیاری بێ ئەیکوژێ زیندانیەکە ڕاپێچیەکات سزا ئەدرێ و هەر کەسێک لەگەڵ یانە بێ نانیە بڕێ و هەر کەسێک لەگەڵ یابێ و کەلتوری حزبی باسە ئەگەر بەعسیبی بەبێ ئەوەی کۆلیجی سەربازیت خوێندبێ تۆ نەقیب و عەقید و عەمید و لیوای بەبێ ئەوەی لە کۆلیجی پۆلیس خوێندبێتت جارێکی ترەبی بە عەقید و عەمید و لیوای پۆلیس زۆر سەیرە یعنی لە وڵاتێکە ئەمە کەلتوری حزبی باسیش لە کۆتاییەکانی تەمەنیا ئەمەی بۆ دروست بوو حزبی باس لە کۆتاییەکانی تەمەنی حزبی باسە بڕیاری دابوو بۆ نمونە نایب زابطێک ئەگەر دڵسۆز بووایە بە بڕیاری قیادەی فەرع ئەکرا بە زابط بە مولازم دەجمەیەک دوانسیانی پێبەخشرا کامەیەکێک لە هۆکارەکانی هەڵەوشانەوەی سوپای عێراقی بوو کە سوپایەکی زۆر بەهێز بوو لێرە جوای لێ هاتووە لێرە لەگەڵ حیزبی پلەی سەربازی دەدەنێ پلەی مەدەنی دەدەنێ لەگەڵ حیزبی پارە دەدەنێ چەکت دەدەنێ پشتیوانی دەکەن ڕخنە لە حیزب بگری هەتا ناخی عرزت بەنە خوارەوە ئەمە هەموو کەلتورانەی کە لە حزبی باسا بوو ئەمە جۆرێکترە لە دیکتاتۆریەت من پێم وایە گەر وەختی خۆی بەڵشەویکەکان باوەڕیان بە دیکتاتۆریەتی پرۆلیتاریا هەبوو نەگەر باسیەکان باوەڕیان بە دیکتاتۆریەتی باسیەتە بوو ئەمەش باوەڕیان بە دیکتاتۆریەتی حیزبەکانی خۆیان هەیە و بێ لە هەموو شتێکە حیزبەکانی خۆیان زاڵ بن و سەر بە حیزبەکەی خۆیان نەبی بچووکترین پۆستیشت نادەنێ ئەنێ ئەمە کارەساتە لەبەرەوە پێم وایە ماوەی کەلتوری حیزبە بەتر لەوەی بۆ نمونە ڕەنگە لە کوردستانە 28 ساڵ بڵین هەفتە لە کوردستانە مەسەلەن 28 کولتوری بە عەزمێت و پەیوەندی بە بێدەنگی کۆمەڵگا یاخۆتەر هەمووی هەیە من پێم وایە ئەوەی لە عێراقیشا هەیە هەر بێدەنگی کۆمەڵگا بووە خۆی کاتێک کە دەسەڵاتێکی دیکتاتۆر دێتە سەرکار وردە خۆیت دەسەڵاتی خۆی سەپێنە و خەڵک بێدەنگە بێ اینجا وردە جیلێکی ترسنۆک دروزە بێ جیلێک دروزە بێ کە بەم دەسەڵاتە ڕازیە جیلێک دروزە بێ گەر بێت و بێتە سەرجادە دوو قسە بکە ئەڵێ دەوڵەتمان ڕوخاند بۆ ڕووخاوەڵا من چوم لە سەرجادە ڕەخنەم لێ کرد لە ڕاستیشە ئەم دەسەڵاتانە بەوە ناڕوخێن ئەزانی ئەم دەسەڵاتانە جگەلەوەی دیکتاتۆرن خەمخۆری میلەتەکانی خۆیان نین وەکوتم ئەوە تا لەم 20 ساڵی ڕابردوو کوا بەرهەمەکەی یعنی نە لە ناو خۆ کێشەی خەڵک حەلکراوە و نە لەگەڵ ڕژێمیش سەدام ڕووخا هۆکارەکانی زۆرن و ئەوانەی دەستی سەرەکیان هەبوو لە ڕووخانی ڕژێمە ڕاستە ئەمریکا بوو ڕاستە خەڵک ڕاپەڕیوە بەڵام کورد ڕۆڵی کاریگەری هەبوو لە ڕووخانی ڕژێم و کورد هێزی سەرەکی بووە کە چۆتە بەغداوە دوای ڕووخانی ڕژێم و کورد هێزی سەرەکی بووە لە نووسینەوەی دەستور
لە دامەزراندنی عراقی تازە پۆستە گرنگەکانی هەبووە هێزی بردوۆتە بەغدا ئێستاژە و هێزە ماوە بەڵام هێشتا نەمانتوانێت لەگەڵ بەغدا مافەکانی خۆمان دەستە بەرکەین هێشتا نەمانتوانێت لەگەڵ بەغدا مادەیەکی دەستوری جێبەجێکەین کە مادەی 140 هێشتا نەمانتوانێت لەگەڵ بەغدا لە سەر داهاتی ئەم وڵاتە ڕێککەوین بۆ دەبەرەوە ئێمە خۆمان بەشێک لە گەندەڵیەکەین هەر کەسێک لە عێراق دێتە پێشەوە هەر کەس بیانی من زۆر جارێ بینم و هەمووشمان بینیمانە کە دەوێت لەگەڵ هەرێمی کوردستان ڕێککەوێ ئەو کەسە لە پێناومانەوەی خۆی بۆ نمونە سەرۆک وەزیرانێکی تازە دانێن پێویستی بە دەنگی کووردە لە پەرلەمانە دەنگی پێدەن پێویستی بەوەی هێزە کوردەکان پشتیوانی بکەن مەرجی ئەم هێزە کوردیانە چییە بێدەنگ بە لە گەندەڵێکی ئێمە تۆ شتێ پارەمان بۆ بنێرە و داوای نێوتەکەمەکە ئەمە ڕێکەوتنەکان ئاوایە لە ژێرەوە هیچی لەسەر بەرژەوەندی خەڵک نییە ئەگەر نا ئەگەر بۆ ئەو کەسەی کە خەمخۆری وڵاتە لە عێراق لە دوای سەدام هاتبێ بێ گوێ بەوە نەدا چی داد پەروەریە ئیشی لەسەر بکە و مافی خەڵقی عێراقە ئەوەی لە هەرێمی کوردستانیشە بە هەمان شێوە بەڵام بەرژەوەندی حزبی لەسەر و بەرژەوەندی هەموو میلەتەوە سپاس دەکەم دکتۆر عەد گەرم و لای بەڕێزت سەبارەت بە چۆنێتی بەژاریکردنی کورد لە دوای ڕوخانی بەعز و بە دیاریکراوی دوای 17 ساڵ نوێنەرانی کورد لە بەغدا چیان بۆ مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان کرد دەستکەوتەکانمان بڵێن چی بوون و پلە و پۆستی حیزبی مەسەلەن یاخود چیان دەستکەوت بۆ حیزبەکانیان خۆی بەڕاستی دەستەواژەیەکی زۆر هەڵەیە حەزم کرد ڕاستی کەمەوە ئەوەیە کەوا دەڵێ ئەوەی کورد بە چەک و جەنگ بەدەستی هێناوە لە دانوستان دۆڕاندویەتی ئەوە زۆر ڕاز نییە لەبەرەوەی لە ساڵی 1920 کاتێک کوردستان کراوەتە بەشێک لە عێراق و لە ژێر ئیستیعماری داگیرکردنی بەریتانیا بووە ڕۆڵێکی گەورەی هەبووە سەرکردایەتی کورد لە بەدەستێنانی مافەکان لە عێراقی نوێدا لەو عێراقی نوێکەوە دروست کراوە لە دەستوری ساڵی 1925 بە هەمان شێواز لە ناو دەستور مافەکان دابین کراوە لە ساڵی 1950 لە دەستوری 58 کورد مافێکی زۆری بەدەستێناوە لە 68 بە هەمان شێوە لەو دەستورێکەوە 68 نووسراوە دیسان مافەکانی کورد دابین کراوە و فراوانتر کراوە تەنانەت لە ساڵی 1970 کاتێک دەستوری موقەتش دانراوە بە هەمان شێواز ینی مافەکانی کورد دابین کراوە لە 2004 کاتێک قانونی ئینتیقالی عێراقی دروست بووە مافەکانی کورد دابین کراوە تا ڕادێکی زۆر لە دەستوری 2005 تا ڕادێکی زۆر وەکو دەق و نەس لە ناو دەستوری عێراقی مافەکانی کورد دابین کراوە بەڵام بە پێچەوانەوە کورد قیادەی کوردی وەکو پێویست نەیتوانیوە ئەو مافانێکەوە لە دەستوری عێراقی دابین کراوە بتوانێت سوودیان لێوەرگێت و بتانی مافەکانی خۆی بەدەست بێنێ لە ڕێگەی دانوستان لە ڕێگەی جێبەجێکردن بۆ نمونە پەرلەمانتارەکان وەزیرەکانی کورد چەند ڕۆلیان هەبووە لە جێبەجێکردنی داخوازەکانی گەلی کورد لە عێراقدا لە دوای 2003ەوە سیر دەکەین زۆربەی هەرە زۆری وەزیرەکان پەرلەمانتارەکان وەکو فەرمانبەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان یا حیزبەکان مامەڵیان لەگەڵ کراوە کاتێک هەرێمی کوردستان ویستێتی قەرار و بڕیارش استراتیجی بدات لەگەڵ عێراق نهاتووە لە ڕێی نوێنەرەکانی لە عێراق لە بەغدا چی پەرلەمانتارەکانی چ وەزیرەکانی چ ڕاوێژکارەکانی ڕاوێژیان پێ بکات و هاوبەشیان کە لە بڕیاری سیاسی بۆیە زۆربەی هەرە زۆری بڕیارەکان بە نەزرێشی ئیستیعلائی و بەرزانە لە هەرێمی کوردستان چ لە ڕێی سەرۆکایەتی هەرێمی کوردستان چ لە ڕێی حیزبەکانی هەرێمی کوردستان بۆ ئەندام پەرلەمان و وەزیرەکان چووە ئەوانش جێبەجێکار بوونە ئەوە لەلایەک جگەلەوەی کەوا نەخسەک و سەلبیاتێکی حیزبەکانە دامەزراوەکانی هەرێمی کوردستانە تەنانەت دەتوانین بڵین زۆرێکە لە زۆر لاوەزی ئەو نوێنەرانەی گەلی کورد کاتێک لە بەغدا هەڵبژێردراون ئەوە دەتوانین بڵین خەتایەکە لە هەردوولایە بەڵام بۆ داهاتوو ئێمە زۆر پێویستمان بەوەیەکەوە دامەزراوەیەکی نیشتیمانی بۆ دانوستان و دایالۆگ لەگەڵ بەغدا دروست بکەین ئەو دامەزراوە لە ڕێی پەرلەمانی هەرێمی کوردستان هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان و لە بەشدارن لە حکوومەت و لە دەرەوەی حکوومەتیش پێکەوە بتوانن یاسایەکی دامەزراوەی نیشتیمانی بۆ دایالۆگ و دانوستان دابمەزرێنن بە شێوازێکەوە نوێنەراتی هەموو گەلی کورد بکات سربەخۆ بێت هەروەها بتوانێت لە ڕێ ئەو دامەزراوە ممارەسەی دایالۆگ و دانوستانەکان بکات و خیار و هەڵبژاردنەکان بۆ سەرکردایەتی هەرێمی کوردستان چ بۆ حیزبەکان چ بۆ پەرلەمان چ بۆ حکوومەت دابین بکرێت باشە بەس دکتۆرەوەی کە بەڕێز مەسەڵەن 17 ساڵ کە نەتوانراوی بۆ نمونە کێشەی مادەی 140 سانتیمێک خاک بگێڕینەوە بڵین
نوێرانی کورد لە بەغدا بە تایبەتی کە پارتی و یەکێتی کێشەی مەسەلەن پێشمەرگە چارەسەر بکەین مەسەلەن کێشەکانی تر لە مەسلەی بەشداری ڕاستەقینە دەسەڵات چارەسەرکەین بۆ داهاتوو ینی چی بکرێت کە دەتوان یاخود دەفەتماوە ئێمە ئەو مافە دەستوریانی کە بەڕێز دەڵێ لە دەستور چەسپاوە جێبەجێ بکرێن؟ بێگومان فرسەت و دەرفەت زۆر دێت پێش گەلی کورد و خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئەوی زیاتر فەرزی ئیرادە و سوڵتە و دەسەڵاتەکانی خۆیان لە عێراق زیاتر جێبەجێ بکەن. بەڵام بەداخەوە ئێستا هەر لە نمونەی ئەو تەکلیفکردن و ڕاستپاردنی مستەفا کاظمی تەنها بە تەلەفۆنێک پشتگیری کراو بێ ئەوەی کەوا سەیری بەرنامەکەی بکرێت بێ ئەوەی کەوا چۆن مافەکانی هەرێمی کوردستان دابین دەکا چۆن مامەڵە لەگەڵ دەستکەوتەکانی پێشمەرگە دەکا لەگەڵ مافەدارایەکانی پێشمەرگە و بودجەی هەرێمی کوردستان و بێ ئەوەی کەوا بەرچاوڕوون بیت تۆ پشتگیری دەکەی لە پێناویەکەوە خۆت بە تەلەفۆن بە هەر شتێک بی ئەوانە پێویستی بەوەی مراجعەی چیتر بەو زۆرە شێوازە مامەڵە لەگەڵ بەغدا نەکرێت پێویستە لە ڕێگەی دامەزراوی فەرمی بێت پێویستە بە بەرچاوڕوونی بێت پێویستی بە ئیتفاق و ڕێکەوتن بێت پێویست بۆ ناکە بەشتی شەفەوی بە تەلەفۆن و بە جاریوە بە فەیسبوک من ئەندام پەرلەمان دیوە بەخۆی بە اعترافی کردو دەڵێم وەڵا نامەیەک فلان ڕاستپێرداوم بۆ هاتێکەوە مافەکانی گەلی کورد دابین دەکات لە ڕێگەی نامەی فەیسبوک بەڕاستی ئەوە چۆن بڵێ بە کەمزانینی ئەو میلەتە و توانێ ئەو میلەتەیە لە ڕێگەی ئەندام پەرلەمانێک یان وەزیرێک لە ڕێی قسەی شەفەهی ڕاستپێراو هەموو ڕاستپێراوە کاتێک باری لارە هەوڵدا هەموو لایەک ڕازی بکە بەڵام ئەو ڕازیکردنە پێویستی بەوەیەکەوە بیکێ سەر نووسین و سەر ئیتیفاقی و پاشانش بە خۆت متابعی بکەیت ماوە متابعی بکەیت و جێبەجێ بکرێت ئەوەی ئەو شوێنانێکەوە ئیشکال و کێشەی تێدا هەیە هەوڵ لە ڕێگەی دایالۆگ و دانوستان چارەسەر بکرێت ئەگەر نا وەکو فشارێکی سیاسی هەروەها دامەزراوە یاساییەکان بتوانی سوودی لە وەرگری ئەگەر ناکرێت تەنها بە شەفەهی و بەنامەی مۆبایل و یان قسەکردنی سەر مۆبایل بتوانی پرسە چارەسازەکان ئاوا بۆ شێوازە مامەڵە بکرێت و حەل بکرێت. سپاس دەکەم ماوسە بکرێن بۆ لای بەڕێز سەبارەتەوەی کێمە لە بەغداد مەسەلەن بەتایبەتی پارتیویەکێتی کە قۆرخی نوێرایەتیارەیان کردووە ئەگەر ئادەیەکی باشان نەوە بێ چەندە پەیوەندی بە حکومڕانی لێرەوەی مەسەلەن ئەگەر حکومڕانێکی ساو و سەلیم لە کوردستانە هەبێت چەندە ڕنگدانەوەی لەسەر بەغدا و لەسەر جێبجێکنی مافە دەستوریەکانی لەوەی کێسە ئێمە لە مەسەلەی گەڕانەوەی خاکەواتینە سەرەوەی کە مانگانە بەغداد 453 میلیارد دیارمان بۆ بنێرە یاخودنا لە ڕاستیدا وەکوتم ئێمە لە هەرێمی کوردستانە حکوومەتمان هەیە دەوڵەتمان هەیە ئیدارەیەک هەیە کاروباری خەڵک بەڕێوە بە ئەم دوو ئیدارەیە دوو حیزب بە هاوبەشیدان مەزراندووە و ئەم دوو حیزبە میلیشیا و هێزی شەکداریان هەیە پارە و سەرەت و سامانی وڵاتەکان لایە هەرێمەکەشیان بەش کردووە بەشیان کردووە لە خاکە لە دەسەڵاتە لە کورسیە لێرە و هەرچی پەیوەندی بە هەرێمیشەوە بێت لە بەغدا بێ هەر شەریکن لە دەرەوەی وڵات بێ هەر شەریکن لە ناوە بێ هەر شەریکن ئەم دوو حیزبە لەبەرەوەی بمانێ و نەمانەوێ سیستمی نوێی جیهانی ئەمڕۆ هەمووی کاریگەری لەسەر یەکتری هەیە و وڵاتە زلێزەکانی دنیا بڕیار لە چارەنووسی گەلان دەدەن ئەوە شتێکی دیاری کراوە ئەو ڕۆژێکی عێراق دروست بووە بە زۆر کوردستانیان دکاندۆ بە عێراقەوە و دوجاری جلێزانی دنیا ڕازی نەبوون لەوەی کە کورد جابێتەوە سەر بەخۆی خۆی هەبێ و دوجاری کە ریفراندۆم کراوە هەموو وڵاتانی دنیا لەسەر و هەمویان و ئەمریکا دژایەتی کردین و ڕێگای پێنەدا ریفراندۆمەکە بکرێت و ڕێگەشیاندا ڕژێم جارێکی تر بگەڕێتەوە ئەو ناوچانە ئەوەی یاری بەچانە نووسینەتەوەکانەکەن وڵاتە جلێزەکانی دنیایان لەسەر و هەمویان و ئەمریکا و وڵاتانی ناوچەکە دراوسەکانمان هەمویان دەستێوەردانێکی ڕاستە خۆیان هەیە لێرە ئەو دوو حزبێ لێرە حاکمن هەردووکیان باشکرا دەستێوەردانی ئەم وڵاتانی دراوسیان لەسرە و دراوسانی وڵاتانی دراوسێ ئەڵێ لە ناو خاکی ئێمە دروست بوون لە ناو خاکی ئێمە شۆڕشتان کردووە ئێمە پشتیوانیمان کردوون چوونەتەوە عێراق و ئێمە شەڕمان بۆ کردوون کە تۆ لێ قەوماوە من هێزم بۆ ناردووی بەویتری ژەڵێ منیش هێزم بۆ ناردووی تۆپ و تارەمان بۆ ناردووی لەبەرەوە تۆ خزمەتکاری ئێمەی تۆ بڕیار لە ئێمە وەرەگری بۆیە ئەمانە مەسلوب الئیرادەن یعنی دەسەڵاتیان نییە دەسەڵاتیان لای خۆیان نییە بڕیاریان بۆ دەدرێت واو زل هێزانش لەمانە دڵسۆستریان دەست ناکەوێت نە ئەوە شتێکی زۆر زۆر گرنگە وڵاتانی دنیا هەموو کەس بەرژەوەندی خۆی لەسەر هەموو کەسێت ترامپ سەرۆکی گەورەترین وڵاتی دنیاەکە ئەمریکایە وڵاتێکە کە پێڵێمە دایکی دیموکراسیەتین پارێزەری مافی مرۆڤین ئەڵێ ئێمە
کەمامک دروستەکەین تەنها بۆ ئەمریکیەکان نایدێن بە کەسیکە یعنی ئەمریکامان پێ لەموو کەس گرنگترە بە هەموو دنیا بمرێ و یاساکانی ئەمریکاش واڵێن حەقی خۆشێتی بەرگری لە وڵاتی خۆیەکە ئەمریکا لە پێناومانەوەی خۆیەوەکە بۆ بەرژەوەندی ئەمریکا وا باشە کورد دەوڵەت نەبێ بۆ بەرژەوەندی ئەمریکا وا باشە پارتیوێکێتی هەبن دەیان ملیار چاکان چی بەڵێ چاکان بۆ ناو چاکەکان ئەوان لە بەرنامەی ئەمریکا دەرناچن هێزەکانی ئەمریکا دێنە ئەم ناوچێ جێبەجێەکەن کۆمپانیەکانی ئەمریکا دێن بە کەمترین نرخنەوە دەبەنە دەرەوە و گەورەترین خزمەتکاری ئەمریکان و بەدەیان ملیار دۆلاری هەرێمی کوردستان لە بانقەکانی ئەمریکایە لێرە بۆ وڵاتەکەی پێبژایەوە لە بانقەکانی ئەمریکای ئەمریکا چۆن دێم پارانە بگەڕێنەوە بۆ خەڵک لە کاتێکە خۆی مستەفیدە لە وڵاتەکەی خۆیەتی بۆ پارانەژی بۆ ئەمریکای ئیسفادێکی لە عراق کردووە هەموو پارەی نەوتی عراقەچێتەوە بانقەکانی ئەمریکا لەوێ بۆش بە سەرفەکرێ هەر بەو پارانە وڵاتەکە دەوڵەمە نەبێ بۆ ئەنی اقتصادی ئەمریکا بریتێ لەم هەیمەنەیە بەسەر دنیا کردوێت هەموو پارەیە دەجی عراقی لە ئەمریکایە ئەم پارانە لە ئەمریکایە بارزی خۆی تەسەڕوفی تیاکە و بەرپرسانیشی حتمما تێشانە شەریکن هەر شەریکیش نەبن بوونی پارەکە لە وڵاتە بەرژەوەندی ئەوانە دوجارێک ئەوەم حیزبانەیەکەن بە دیلەکانیان چییە هەر بۆیە کاتی خۆی کە باز لە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی کاک مەسعود دەکرا ئەمریکیەکان داوایان نەکرد بۆ کاک مەسعود درێژ کرێتەوە وتمان ئەمە پێچەوانەی یاسایە و ئاوایە وایە وتیان نا با پێچەوانە یاساش بێ بەڵام ئێمە داواکەن درێژ کرێت وتمان باشە ئێوە لە ئەمریکا بۆ سەرۆکی درێژەکەنەوە ئەگەر لە جەنگی جیهانی شابن وەکو نەتان کردووە وەڵای ئێمە نایکەن بەزەیەوە هەرە بێ بیکەنەوە کەوا بێ لای ئەمریکا ژەمانە باشترن لای ئێران و تورکیا ژەوان باشترن و لە کۆبوونەوەکانیشە بەڕاشکاوی ئێڵێن ئەڵێنەوە یەکێتی و پارتی بۆ ئێمەیەکا کەسی تر نایکە لەبەرەوە پشتگیریانەکەن و بەرنامەیان بۆ دانێن لە عێراقیشا بە ئەو ڕاستیە بڵین هەر کاندیدێک دێتە پێشەوە من پێم وایە کاندیدێکی ئێستاە عەدنان زورفی کە زۆرێک لە شەقامی عراقی ئەویست بەڵام پەرلەمانی عراقی کە زۆری نێشی ئاە نایەوێ عێراق کە لەژێر کۆنتترۆلی ئێرانە ئێران نەیەویست لەبەرەوە نەیتوانی سەرکردن بەدەستبێنێ و پاشەکشێک مستەفا کاظمی لەبەرەوەی ئێران هات ئیسماعیلی قاانی هات و پشتیوانی کردو و لانی کەموتی ئەمان ئێمە دایانێن قسەی ئێمەتیایە هەرچەند ئێمە تێبینیشمان لەسەرەوە هەیە هەرچەند هێزەکانی حەشتی شعبی تێبینێبڵێ ئەوەی پێشوو زورفی بەڵێ لەلایەن دکتۆر بەرهەمەوە دانرا بەبێ ئاگاداری ئێران لە بەرەوەی ئێران نەیهێشت ئەمیان ئەگەر تێبینی شێبێ لەسەری ئەڵێ کاکە بە ئاگاداری ئێمەدانراوە ئەوە هەموو شیعەکانی ژین پشتگیریەکەین لەبەرەوە دەرچوونی لە ئێستا سۆگەرە هەر ئێرانیش پەیوەندیەکە بە پارتیش و بە یەکێتیشەوە ئەوە نوێنەرێکمان داناوە بە گوێی ئێوەکە ئێتاوە کاکە ماڵاوە بێ ئێمە چیمانەوێ کاکە تۆیە بی بە سەرۆک وەزیرە من خۆم لێکێک لە دانیشتەکانە بۆ دانانەوەی دووەم جاری ماریکی لە وەفدی مفاوەزاتی کوردی من نوێنەری کۆمەڵی ئیسلامی بووم پێمان و تۆ چیەکەی بۆ خەڵکی کوردستان ئەو پارەیە ئەنێری تۆ مادەی سەوچل جێبەجێ ئەماکەی ئەوواکەر بە شەفەی وتی ئەیکەم دوای هیچ جێبەجێ نەکرد ئەمان پێڵێن تۆ هاتووی وەکو عادل عەبدولمەهدیە بی بۆمان خۆمان بەرپرس وەزیرەکان داینێن نوێنەری ئەمە بن لە بەغا باڵێدایەن بەڵێ ئەو بڕەپارێشمان بۆ نێری کە پێشتر نردویانە بەڵێ وەشە نێرم ئەی لەگەڵ پێشمەرگایە چۆنەبی پێشمەرگە شۆڕژێر و قارەمانە ئەم پیاوە خۆی لە سلێمانی بۆ پێشتر کە ڕای کردو لە سەردەمی سەداما لێرە بۆ پێشمەرگە قارەمانە کاوا بێت تاوا کۆتایی بێنەوە بێنە و دەست بشە و کاکە مبارەکە بێەوە تۆمان کرد بە سەرۆک و بەڵام دەرەنجام هیچی جێبەجێ ناکرد سپاس دەکەم دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی ئادای نوێنەرایەتی کورد بۆ خۆناغی داهاتووە لەم کابینێش دەکرێت چی گۆڕانکاریەکی لێ دروست بکرێ و نوێنەرایەتیەوە تا چەندێکیش مەسەلەن ئەو یەکڕیزیە کە زۆر جار باز دەکەی و ڕێزیەکی و پارتی دەیانەوێت بۆ خزمەتی خۆیانە گۆڕانکاریێکیش لەو یەکڕیزیەدا بکرێ بە ئاراستەی خزمەتکردنی خەڵکی کوردستان و گۆڕانکاری لە نوێنەرایەتی کورد لە بەغداد وڵی کاتی ئەوە هاتووەکەەوە حزبەکان بڵێن بێچێتی پارت بڵێن ئێوە تەنها بە تەنیا نوێنەراتی گەلی کورد ناکەن و نوێناتیان و حزبەکانیش ناکەن بەداخەوە ئێستا ئەو ئێمە پێشتر دەماندیت پارتی وێچێتی کۆبنویان لەگەڵ حزبەکان دەکرد و پاشتر لە دوای کۆبنەوەکە هەڵوێستێکی موحەد و یەکگورتیان نیشاندە ئێستا تەنانەت بە تەلەفۆن ڕێی حزبەکان وەردەگیرێ و نوێنەراتی حزبەکان دەکرێت بەڕای من بەڕاستیەوە پێشاتش زۆر خراپە پێویستی بەوەی هەیەکەوە وەقفە و هەڵوێستەیەک هەبێ لەلایەن ئەو حزبانەوە بۆ یەکێتی پارتی بڵێن چیتر زارش ئێوە نوێنەراتی هەموو گەلی کورد و هەموو حزبەکان ناکەن
هەر شتێش هەبێ لەلایەن ڕاستپێدراوەکان لەلایەن حکوومەتی عێراقی لەلایەن وەزیرەکان لەلایەن ئەنجومەنی وەزیران لەلایەن پەرلەمان پێویستە ئێمەش ئاگادار بین و شارەزا بین و تاوتوێ بکەین و پێکەوە هەڵوێستەکان بنوێن و پێکەوە بڕیار بدەین نەک لە بڕی من لە بڕی حزبەکان لە بڕی گەری کورد حزبێک و کەسێک بڕیار بدە ئەوە بەڕاستی پێشاتێش زۆر خراپە پێویستی بۆ یەکەوە ئەو حزبانە چیتر لە حزبەکانی دەسەڵات قبول نەکەن و لێرە ڕاستۆپی بکەن و لەمە دووە هەر پێشاتێک هات هەر پێشنیارێک هات لەلایەن عێراقەوە پێکەوە دابنیشن وەفدی مفاوزەکانیان پێکەوە بڕیار بدەن باشە لە بڕی ئەوان بڕیار بدرێ بەڵێ چۆن دەکرێت و گوتارە ینی ڕاست بکرێتەوە کە مەسەرەن پارتی و یەکێتی بەرژەوەندەکانیان خۆیان یەکسان بکەن بە مەسەرەن کوردایەتی هەر کەسێک کە لەگەڵ ئەوان نەبێت کورد نییە و لەبەرەی کوردستانی نییە چۆن ئەمە ڕاست بکەین کە بەردەوام مەسەلە ئەم مەسەلەی کوردایەتی و بازرگانی پێوە کراوە بە بەرژەوەندی تایبەتی حیزبی بەکارهێنراوە خۆی بەڕاستی لەوانەیە پێشە تا 10 ساڵیش ئەو قەوانە سواوەی حزبەکانی دەسەڵات لەوانەیە سەری بگرت با لەسەر میلەت و خەڵک پێ هەڵقڵەتەوە بەڵام ئێستا خەڵک تەواو شارەزایەکەوە بەرژەوەندی پارتی و یەکێتی زۆر جودایە لەگەر بەرژەوەندی میلەتی کورد زۆر جودایە لەگەر بەرژەوەندەکانی خەڵک بۆیە پێویست ئێستا خەڵک شارەزا بووە ئاشنا بووە و دەزانێتەوە بەرژەوەندی خۆی لەکوێیە ئێستا ئەو جۆرە قسانە لە ڕاگەیاندنەکان لە سۆسیال میدیاکان زۆر باوی نەماوە خەڵکیش باوەڕی پێ ناکە بۆیە ئەو فشارێکەوە پێشتر لە ڕێ ئەو جۆرە دەنگۆ و قسەکردن و هاوێشتنی ئەو جۆرە بۆ چونانە ناو خەڵک فشاریان دەکردە سەر حزبەکانی غەیری خۆیان ئێستا ئەو فشارە ناکات سەری بۆیە حزبەکان پێویستە بە خۆیان هەڵوەستەیەک بکەن و چیتر بە گوێی ئەو بۆچونانە نەکەن و پێ هەڵ نەخەڵەتن ئەو دوو وەکو باسمان کرد دامەزراوێشی نیشتیمانی دروست بکرێت لە بەپەی یاسای پەرلەمانی هەرێمی کوردستان باشە بەس وەکو حکومڕانی هەرێم تاوەکو لێرە قۆڕخکاری دەسەڵات هەبێ شەفافیت لە داهاتەکان نەبێ دادپەروەری لە دابەشکردن و سودمەند نەبوونی دادپەروەرانی خەڵک لە داهاتی گشتی نەبێ پێ دوایە دەتوانێت نوێنەرایەتێکی باش لە بەغداد بکرێت تاوەکو لێرە ئەم حاڵەتە ئەو گەندەڵێ چارەسەر نەکرێت بێگومان چۆن ئێمە خەڵکی خۆمان شارەزانەکەوە حزبەکانی دەسەڵات چەند تا چڕات دێک گەندەڵن تەنانەت گەیشتەوەیکەوە قوتی خەڵک ببڕن لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیان لە پێناوی دۆڵەمەندکردنی خۆیان بە هەمان شێواز زۆر زیاتریش حزبە عێراقیەکان حزب عەرەبە سوننەکان حزب عەرەبە شیعەکان زۆر باشتر دەزانن ئەمریکیەکان دەزانن تورکیا دەزانێ ئێران دەزانێ بۆیە هەرچی بیانەوێ پێیان دەکەن لە چکە دەزانن ئەو دەسەڵاتە بۆشایی نێوان دەسەڵاتی حزبە کوردستانەکان لەگەڵ میلەت زۆر فراوانە بۆشایەکە زۆر فراوانە ئەوانە نوێنەرای تەواو گەل ناکەن بۆیە هەرچی تەنازل بێ پێیان دەکەن لە پێناوی مانەوەی خۆیان و لە پێناوی ئەوەیکەوە دەستکەوتی زیاتریان هەیە لە حکوومەتەکان بۆیە ئەوە ضرورە یعنی جارێشتر ئیعادە سیاغەیەک بکرێتەوە بۆ ئەوەیکەوە چێ نوێنەراتی خەڵکی هەرێمی کوردستان دەکات بە تایبەتی لە هەڵبژاردنەکانی داهاتوو باشە بەس دکتۆر وەکو ئەوەی کە بۆ نمونەگەر مەترسیەکە بێ لەسەر خەڵکی کوردستان پێشتر کە بەعز بووە ئێستا بڵین گەندەڵی یاخود گەندەڵکار بۆ تەمەترسی لەسەر خەڵکی کوردستان بۆ نمونە بە تایبەتی تەنان لە سەردەمی کۆرۆناشدا بۆی ململانی حزبی و گەندەڵی ئەوانەوە خەڵک بۆتە قوربانی بۆ نمونە نوێتریان مەسەلەن کەسێک کە لە بالیسان کۆرپەکەی کە دوای 7 ساڵ چاوەڕوانی بۆی ململانی حزبی و بوونی بازگەی زۆر و دوویدارەی بووە قوربانی بەڵێ پرسیارەکەت بەڵێ دکتۆر سەبارەت بەوەی کە پێشتر باز دەکە کە مەسەلەن بەعز مەترسیەکی زۆرە لەسەر خەڵکی کوردستان ئێستا پێ دوایە گەندەڵکاری ناوخۆ مەترسی زۆریان لەسەر کوردستان دروست کردووە یاخود تۆقکردنەوەی سنووری دوو ئیدارەی بێگومان گەندەڵی و بەرتەسکردنی ئازادیەکان و پێنەدانی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان و هەر خەڵکێک هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ زەبر و زەنگ و تۆقاندن و کوشتن و بڕین و چیمیابارانی حزبی بەعس ئەگەر ئەو کات پێوەست بۆ بە ناوچەیەک بە کۆمەڵە خەڵکێک بە جۆرە خەڵکێک بەڵام ئێستا هەموو خەڵکی هەرێمی کوردستان تێدا زەرمەند بووە چ لە گەندەڵیەکانیان
چ لە بەرتەسکردنی ئازادیەکانیان چ لە دروستکردنی حکوومەتێکی ئەمنی. ئێستا مامەڵەیەکی ئەمنی مخابراتی لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت. تەنانەت ئەگەر هەر کەسێک بێ ڕای خۆشی بڵێ تووشی سزادان و هەموو دامەزراوە یاساییەکان و دامەزراوە جێبەجێکردنەکانیش لە پێنا و لە خزمەتی ئەو حکوومەتە پۆلیسیەکەوە ئێستا حکمڕانی خەڵکی هەرێمی کوردستان دەکات. بۆیە ئێستا ناتوانین بڵێنەوە حکوومەتێکی دیموکراتیە، تەنان مامەڵەکردنەکانی مامەڵەیەکی مخابراتی پۆلیسی ئەمە هەر لە پێش دروستبوونی ئەو حکوومەتە لە کەسایەتی کاندیدی سەرۆکی حکوومەتەکە زانیمانکەوە بەڕاستی ئەو حکوومەتی دابێ حکوومەتێکی پۆلیسی مخابراتیە تەنها مامەڵەیەکی ئەمنی لەگەڵ خەڵک دەکات، نەک مامەڵەیەکی سیاسی مەدەنی. سوپاس دەکەم ماوەستا بگرم و لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی کاندیدی ڕاستپێدراوی ئێستا کە ئێستا مەسەلەن ئێستاش هەر داواکاری حزبیە لەم کاندیدە ڕاستپێدراوە نەک داواکاری خەڵکی کوردستان، ینی دوای ئەو 17 ساڵ ئەزمون وەرنەگیراوە. کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق ئەم کاندیدەش وەکو هەموو سەرۆکوەزیرانەکانی پێشوو شیعەیە و لەو دەسەڵاتە ڕۆڵی هەبووە و خزمی نزیکی بەرپرسەکانی پێشووە، چۆن لە کۆرۆنایە کە توش بووەڵێن بەرکەوتەی هەیە لەگەڵ کۆچکردوەکانی پێشوو. لە ڕاستی ئامیش وایە خزمی نزیکی بەرپرسەکانی پێشووە و سیاسەتی لەگەڵا کردوون و لە حیزبایشی لەگەڵ کردوون. دەکرێت زۆر گەرم و گورتر لەگەڵ ئێرانانە بێ، لەبەرەوەی ڕۆژنامە نووس بووە دۆستایەتی لەگەڵ خەڵکی تریشا هەبێ. دواتر ئەم حیزبانە دایئەنێن، ئێران پشگیریەکە، حیزبە شیعەکان دەنگی پێدەن، یەکێتی پارتی ڕازی بوون. لەبەرەوە لە ئێستا وەکوتمان مبارەکی بێدانراوە. بەڵام بەس مبارەکەکە لە ئەسەر ئەساسی چییە؟ بەڵام مبارەکەکە لەسەر ئەساسی پاراستنی بەرژەوەندی چینی دەسەڵاتدارە لە عێراق وەرەمی کوردستان. باشە بەس بۆ بەسەرەن ئێستا ڕەنگی خەڵک بڵێ هەردوو حیزبەکە لە کوردستان سەرەت و سامانێکی زۆریان هەیە، چی بەرژەوەندێکی تریان هەیە؟ بەڵام ئەزانی ئەمانەوەی ئەم دوو حیزبە زۆر گرنگە، ئەگەر بەغدا نەبێ ئەمانی ژاوە نامێنەوە. ئەگەر بێت و لە بەغدا کەسێک بێت لە دەرەوەی ئەم سیستمەی کە ئێستا هەیە نوێنەرایەتی خەڵکی عێراق بکە و بێتە سەر حکم، لەوە چێ دیکتاتۆرێک دەرچێت کە دیکتاتۆرێک بوو دەسەڵاتی ئەمان کۆتایی پێدێ، دەسەڵاتی تاگڕەوی دروست بێتەوە، مرکزیت لە عێراقا دروست بێ، یەکسەر مەترسی لەسەر ئەمان دروستەکە. کەسێک بێتە پێشەوە بڵێ من چۆن نەوتی عێراقتان بۆ نێرم ئێوە نەوتەکەمان تەسلیم ناکەن، ئەوە مەترسی لەسەر ئەمان دروستەکە. کەسێک بێتە پێشەوە بڵە جارێکتر نایەڵم پێشمەرگە لەو ناوچانە نزیک بێتەوە و ئامادەشە بەشێک لە نەوتەکەیدا بە ئەمریکا و زلێزەکان و جارێککە پشگیری لەوانەکەنەوە وەکو چەندان جاری تر کردویانە و ناشارنەوە. لەبەرەوە ئەوە زۆر گرنگە بۆ ئەوان دۆستیان بێ، بەس چی بکە؟ دەستخۆشی لە یەکێتی و پارتی بکە، سەردانیان بکە، بڵێ ماشاءڵڵا ئێوە پارێزەری مافی مرۆڤ و دیموکراسیەت و نمونەی حکمی ڕەشیدن لە هەرێمی کوردستان کە پارچەیەکە لە عێراق، ئەوە بەشێک لە واریداتی عێراقشتان بۆ نێرین، بەزێەوە چەپڵەمان بۆ لێدەن، پشگیریمان بکەن و وردە کێشەکانی بەدانووسان و گفت و گۆت 20 ساڵی ترە بینە پێشەوە حەلی ناکەین، هەر ئەمەیە. لە ڕاستیە ناتوانێت کەسێک حیزب داینێ سەرۆک وەزیران بێ لە قسەی حیزب دەرنەچێ، کەسێک دەوڵەتێکی تر داینێ بێ لە قسەی دەوڵەتە دەرنەچێ، کەسێک کە نوێنەری خەڵک نییە بە هەڵبژاردننی ڕاستەوە خۆی خەڵک نهاتووە، خەڵکی سەر شەقام نایەوێ سەرکەوتو نابێ، کەسێک نەتوانێت گەندەڵکارێک بدا بە دادگا، کەسێک نەتوانێت بڵێ سەرەت و سامانی عێراقتان بۆ کوێ برد، کەسێک نەتوانێت ئەوانەی کە خەڵقیان کوشتۆ بیاندا بە دادگا، ئیترەمە کەم سەرۆک وەزیرانی بەهێزە، کەسێکی بێهێز و لاوازە بەنیسبەت هەرێمی کوردستانەوە. وەکوتمان ئەم دوو حیزبە کەسێکیانەوێت لەو بابەتە بێدەنگ بێ لە هەموو گەندەڵیەکانیان مامەڵایان لەگەڵا بکە و کاراسانیان بۆ بکە، کۆمەڵێک بەرپرس کە خۆیانانێ بۆیان دانێ هەموو پۆستەکان لە ناوە و لە دەرەوەی عێراق شەریکیان کە ئەمایانەوێت. دوا جاریش یەکێتی و پارتی با جارێکتر بیڵێنەوە لە ڕووی یاساییەوە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراقا زۆرینەن، لە کوردستان بۆیانەیە بڵێ کاکە ئێمە زۆرینەین، دەنگدانی ئێمەیان بەسە، کۆمەڵی ئیسلامی دەنگدانی ئەومان بۆچی ئەوە چەند کورسیەکەن هەر سەرۆک وەزیرانەکە بیڵێ بە دروست دەزانی کە زۆر بە حیزبەکان پشگیریان بۆ کازمی دەربڕی ئەو بەڕاستە خۆ بڵێن هیچ پشگیرێکی نەبوو بەیان من بە دروستی ئەزانم بە هیچ شێوەیە پێویست ناکە پشگیری لە کەسێکی مەجهول بکەی تا کارنامەکەی نەبین تا کارنامەی نەبینی تا
من نەگەوە ئەبێ ئێمە ڕێککەوتنێکی دووقۆڵی هەبێ لە بینی هەرێمی کوردستان و ئەو کاندیدا وەزانی تا چەند بەڵێنەکان جێبەجێکە بەس دوجار گلەیەکە لە خەڵقی هەرێمی کوردستانە گە دەرفەت بوون باس لەواکەم کە چی ئەوەیە یەکێتی و پارتی ئەمڕۆ زۆرینن نوێنەرایەتی خەڵگەکەن و دایان خولیش نوێنەرایەتیان کرد ئەو بەرهەمەکەی بوو خەڵقی کوردستان ئەوانەی هەڵبژاردووە وەگە خەڵکی کوردستان بێوێ گۆڕانکاری بکە ئەبێ بەڕاستی بڵێ بەسە ئێوە چیتر لە ناو هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان نوێنەری ئێمە نین چونکە ئێوە سەرکەوتوو نەبوون ئێوە نەتانتوانی مافەکانی ئێمە دابین. سپاس دەکەم دکتۆر زۆر بە کورتی دوا پرسیارم بۆ بەڕێزت لە دوای ڕوخانی بەعس چەندە ئێمە لە کوردستانە توانیمانە مەسەلەن دامەزراوە دروست بکەین بۆ نمونە یاخود بە پێچوانەوە سنووری دوو ئیدارەیمان دۆختر کردوتەوە لە هەرێمی کوردستان بە کورتی بێ سپاس دەکەم. بەداخەوە لە سەرەتای ڕوخانی ڕژێمی بەعز خەڵکی عێراق و تەنانەت ئەمریکاش باوەڕیان وا بکەوە عێراقیەکان سوود لە ئەزمموی دیموکراسی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بین بەڵام بەداخەوە ئێستا سیر دەکەین دوای تێپەڕبوونی نزیکەی 18 ساڵ بەسەر ڕوخانی حزبی بەعز ئێستا سیر دەکەین تا ڕادێک بە شێوەیەکی ڕێژەی نسبی ناڵێم بە مطلقی زۆرێک لە زۆرەکان دامەزراوەکانی حکوومەتی عێراقی لە پێش هەرێمی کوردستانە تا ڕادێک دامەزراوەی قەزایی سربەخۆ بێلایەنە تا ڕادێک جێش و سەربازی عێراقی هەرچەندە میلیشاشی هەیە بەڵام وەکو جێشەکەی سربەخۆ و بێلایەنە چەندین سەرۆگۆزیران گۆڕاوە بێەوەی کەوا لە بنەماڵەیەکی دیاریکراو یان لە حزبێکی دیاریکراو بێ کەچی لە هەرێمی کوردستان بۆ شێوازان نەبووە چەندین بەرپرس محاسبە کراوە لێپرسینەوە لەگەڵ کراوە و ئێستا لە زینداندانە لە هەرێمی کوردستان نەگووە زیرێک بەڕێوەبەرێکی گشتیشمان نەدیوە سزا بدرێت. پەرلەمان ڕۆلی هەیە لە محاسبەکردنی وەزیرەکان لە بەرپرسە باڵاکان پەرلەمانی هەرێمی کوردستان بووتە بەرداشتێکی حکوومەت هەر کاتێک دایدەنێ ئیشی پێدەکات هەر کاتێک پێ دایدەخا ئەوانە هەمووی جیاوازینە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بەداخەوە جیاوازی زۆر زیاتر هەنە بەڵام دیارە دەرفەتەکە ناتوانێت زیاتر تەفسیری بدەینێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر ڕعد ڕەفعەت سەرۆکی بۆردی توێژنەوەی دەزگای ستاندارد کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروەها مامۆستادارە محەممەد ئەمین پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لەستۆی سەرکی سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران تا گفتوگویەکی دیکە خواتانە.